بابي باتكاك ولا جماعتي انا بابو ئێمە هۆکاری ئەم خۆپیشاندانەی ئێمە دژی گەندەڵی دژی بێکەرامەتی کەوا بەگەلی کوور دەکرێت و هەروەها ئەمڕۆ کەسەی هەشە ئەو ڕۆژەیەکەوە شنگال ئەنفار کرا شنگالیان کچ و کوڕی شنگالیان سەقەت کرد هەتاکو ئێستاکە بەکەوتنی شنگال هەتا ئێستا بەکەوتنی شنگال هیچ کەسێک دەستگیر نەکراوە لەسەر شنگال خوێنی شەهیدانی زارگەلی پیرۆزترە لە نەوتەکەی کەرکووک لە نەوتەکە کە ئەچێ بۆ کەرکووک لە هێمی کوردستانەوە ئێم خۆپیشاندانەی ئێمە دژی سیستەمی گەندەڵیە داواکەین کە کارەبا ئەو کە مافی سروشتی خەڵکی هەرێمی کوردستانە ئێمە نیمانە مدیری کارەبای سلێمانی دێتە سەر کەناڵی تەلەڤیزیۆن و دەڵێت ئێمە 16 سەعات کارەباتان نەدەینێ بەڵام بە درۆ تا ئێستاکە کارەبا بە گوێرەی پێویست بۆ خەڵکی کوردستان نییە 23 ساڵە من چۆڵی ناکەم هەتا ئەو زەلانەمانان کە دەستگیر کراوە بەرەڵان نەکرێن ئێمەش ئێرە چۆڵ ناکرێن نازانم 4 کەسە 5 کەسە دەستگیر کراوە